بینەرانی بەڕێز و خۆشەویستی کوردستان 24 سڵاوتان لێبێ خۆشحاڵم جاریشتر بە دیداری ئەوی ئازی شادەبم. بەڕێزانم لەم بەرنمەیە بۆ جاری دووهەم بەشی دووهەمی پرۆگرامەکەی جاری پێشومانە لەگەڵ مامۆستا ڕووناکبیر ڕەخنەگر مامۆستا فوادی مەجی مسری. مامۆستا گیان بەخێر بێ. تەندروستی چۆنە؟ یاخوا بەخێربی. زۆر زۆر سپاس دەکەین کە ئەو کاتەی خۆت دا بە ئێمە و بەشی دووهەمی پرۆگرامەکەمان تۆمار بکەین. مامۆستا سەرەتا بۆ دەست پێ بکەم کە جەنابەت بە حکمی ئەوەی کە خیبرێکی باشت هەیە لە ناو مێژووە بەگشتی و مێژووی عێراق بە تایبەتی. ئەمەوێ مەسەلەن پێمان بڵێ دروستکردنی عێراق چۆن بوو و بۆچی ئێمە ئەگەر بە شێوەیە لە شێوەکان بڵێ بە بێخواستی ئێمە لەکێنراین بەو جوغرافیایەوە چۆن بووی دایەت؟ حقیقت دەوڵەتی عێراق بەروبووم یا بەرهەمی معادی سایکزبی کۆیە کە معادەیە بوو معلومە لە ساڵ 1916 هێشتا جەنگی یەکەم تەواو نەبوو بوو لە بینی هاوپەیمانەکانە بەسرا بۆ دابەشکردنی ناوچەکە. بەڵام دەوڵەتی عێراق کە لە ساڵی 1920 دروست بووە قەواری دەوڵەتەکە و ئەو نەخشەی کە بۆی کێشراوە و ناونراوە عێراق و خراوەتە ناو نەخشەی جیهانەوە کۆلۆنیالیزم کێشاوێتی و دەوڵەتی عێراق هاوشێوەی هەموو ئەو دەوڵەتانی ترە کە کۆلۆنیالیزم لەو سەردەما دروستی کرد. دەوڵەتی عێراق هاتوون لە پێکاتەیەکی زۆر ناهارمۆنی موزاییکێکی زۆر ناهارمۆنی کە شیعە و سونە و کورد و کەمەنەتەوەی و مەزهەبی و ئەوانەی تریشی تیا بوو هاتوون دروستیان کردووە. ئەگەر ئێمە بە مەفهومە هیگڵیەکەی تەماشای بکەین ئەمە ئەم دەوڵەتە ئەو دەوڵەتە نییە کە هیگڵ باسی کردو دەوڵەتی نەتەوەیی بێ بە پێچوانە. باشە مامۆستا فواد ببوورە پێدەبڕم. کۆلۆنیالیزم چ سوودێک لەو ئەبینیە کە ئەم دەوڵەتانە بەو فۆرما تەشکیلکە یعنی ئەو سوودەکەی چییە؟ ینی کۆلۆنیالیزم بۆ پەرژەوەندی خۆی ئیشی کردووە نەخشەی جیانی گۆڕیوە جەنگی بەرپا کردو بۆچی بەرپا کردووە بۆی وڵاتانی تر بخاتە ژێر ڕچیف و ژێر هەژمونی خۆیەوە نەزەرێتی فەڕق تەسوود ئەوە بەڵام ئەمە بەرژەوەندی ئابووری هەبووە بەرژەوەندی سیاسی هەبووە لە دابشکردن و لە دروستکردنی خەریتا و لە ئەوە معلومە کە پێشتاوەبوونی جەنگ یەکێکی وەکو شەریف حسین کە پێوترێ شەریفی مەکە و باوکی مەلیک فەیسەڵ و ئەوانەیە ئەوە ئامانجی دروستکردنی یەک دەوڵەتی نەتەوەیی گەورە بوو یعنی هەموو دنیای عەرەب لە یەک دەوڵەتا کۆ بکاتەوە. ئەمە لەگەڵ مەسلحەتی کۆلۆنیالیزمان ناگونجا لەگەڵ دەوڵەتانی هاوپەیمانە کە شەڕیان هەڵگیرسان بوو لە زەدی ئەڵمان و لە زەدی تورک و ئەمانە ناگونجا بە تەکید دابەشیان کرد بوو لە بینی خۆیانە دابشکردنەکەش بە پێی پەرژەوەندی خۆیان دابەشیان کرد بوو بە نمونە سووریا بۆ فەرەنسا بێ ئەم بەشەی عێراق بۆ ئەمەی کە پێوتری عێراق بۆ بەریتانیا بێ ئوردون بۆ بەریتانیا بێ بەو شێوەیە. شەریف حسێنیشیان بەچی ڕازی کرد کەواز لەو نەخشەیە بێنەکە ئەویست دەوڵەتی یەکگرتووی عەرەب دروستکە دەوڵەتێکی سەرتاسەری عەرەبی بۆ ڕازیان کرد کوڕەکانی بکەن بە شای هەریەکێ لە وڵاتە ئەوە بوو فەیسەڵیان کرد بە شای سووریا خەڵقی سووریا پێ ڕازی نەبوو دەریان کرد ناچار هێنایان کردیان بە شای عێراق بە پاشای عێراق. ئینەوە سەر دروستکردنەکەی ئەم دەوڵەتە ویستم ئەوە بڵێم کە دروستکرا ئەو دەوڵەتە مەدەنیە نەبوو کە بە پێی مەفهومەکەی هیگڵ دەوڵەتێکی نەتەوەی دروستکری و قەوارەیەکی نەتەوەیی هەبێ بە پێچوانەوە دەوڵەتێ بوو قەوارەیەکیان دروست کرد بە دوای دروستکردنی نەتەوە گەڕ
لبوني فرنتوي وفرن مذهبي وفرن دولتي نتوانبو دولتي نتوانبو أوي بيوتي دولتي نتواني نخير موزایشی چی ناهارمۆنی نامتەناسق هێنایان لە سا 45 شیعە و لە سا چەند کورد و لە سا چەند سونە و باقی دەکەین. ئەنجا ئەمە چۆن توانیان وا بکەن ئەم دەوڵەتە بە پێوە خۆی بە پێوە بگرێ. سەرەتا هاتن دەستوریان بۆ نووسی کە دەستوریان نووسی اینجا بەپێی دەستورەکە سیستەمێکی پاشایەتی دەستوریان داناینی مەلەکی دەستوری پەرلەمان هەبوو کاتە ئەخر ئێستا ئارز دەکەم بەپێی دەستور ئەوان بێجگە لە پەرلەمانیانی لە مەجلیس کە پێی وتراوە مەجلیسی نواب مەجلیسێکی پیرانیشان دانا ئاعیانی پێ وتراوە لە پاڵیا پیاو ماقوڵان مەڵێ ئەویان کردووە پشت بەستوو بن بەچێ ئەم دەوڵەتە بەپێ ئەو نەخشەی کە بەریتانیا کێشاوێتی بەپێی نەخشەکە دەستورەکە دەستورێکی وایان داناوە کە ئەمە بگونجێ لەگەڵ پێکاتەی عێراق بەو شێوەیە هاوشانی ئەوەش قانونێکیان داناوە کە جیا لە قانونی ئەساسی دەوڵەت کە ناو بە عەرەبی پێوتێ قانون تەسویەتی النزاعات العشائری یعنی بێجگە لە قانونی ئەساسی لە دەستور قانونێکی عشائریشە بەڵەوە تا ساڵ 1950 کە لە بەڕێی واقعی عێراق هەمووی عەشیرەت بوون ئاخر ئەوان بێجگەلەوە خوان عەشیرەتش بە شێوە لە شێوەکان دروستیان کردو ژیانویانەتەوە کاکە لە ڕێگەی تەوزیعکردنی لە نەزەری ئەوەی فەرق دەسووت هە لە ناو عێراق هاتون لە ڕێگەی تەوزیعکردنی مامۆستا فواد یعنی ئەوان کە ئەم سیستەمەیان دروست کرد هەتا ئەگە تۆزە بڕۆینە پێشتر لە دوای ئیتر شۆڕەشی بڵێن 14 تەمووز ئەو سیستەمە کە گۆڕا ئەو هەوڵەی کە بڵێن شۆڕەش گەڕەکانی ئەو سەردەمە کردویانە بۆ ئەوە بووە کە ئەو دەوڵەت نەتەوەی دروستکەن کە جەنابەت باسیەکەی هەر نەبووە چونکە ئەوەی 14 تەمووز ڕوویە هەر نەیتوانێت بێتە دەوڵەتی نەتەوە کاکە هەر دەوڵەتی نەتەوە نەبوو چونکە موزاییکەکە عینی موزاییک بووە ڕاستە دەستورێکی تازە ناونرا دەستوری کاتی و عەبدولکەریم قاسم هێنایە بەرهەموو تایە بۆ یەکەم جاری ئەتراف کراوە بۆی کە کورد و عەرەب شەریکە هاو بەشن لەم خاکا و ئەوانە بەڵام مادەیەکی کەی تایە مادەی دوی ئەوە ئەڵێ لە مادەی سێ ئاڵێمە بەشێکە لە خاکی عەرەب ینی ناکۆچێکی زۆر و دژبەیەکن مادەی دوو لەگە مادەی سێ ئەو مامۆستا فواد ئەو شۆڕشەی بڵێن کە دروست بووە و کۆتایی هێنا بە نظامی مەلەکی لە عێراقا سەرکەوتنی شۆڕشی بڵێن چەپەکان نەبووە دژ بە مەلیکی ڕەسمالی ئیقتاعی شتا ڕادێ ئەوەی کە ڕوویە لە عێراقا لە ساڵ 1950 ناتوانانی بڵی شۆڕژ نەبووە چکە گۆڕانکاری هێناوە هەنگە کەس بە کوردستانەکە بوو بە جمهوری هەر ئەوە نییە بە تەنیا کۆمەڵێشتی تریش هەرچەندە بەعزێ خەڵق ئەڵێ بە کودتا ناوێ بن بەڵام کودتانیە لە حەقیقەت چکە یەکەم شت سیستەمەکەی لە بنە ڕەت گۆڕیەوە لە مەلیکێتەوە لە پاشایەتی و کردوەتی بە جمهوری ئەوە یەکەمە دووهەم هەموو ئەو دامەزراوانەی دامەزراوە دەستوریانی سەردەمی پاشایەتی هەمووی ئیلغا کرد مەجلیسی نواب و مەجلیسی ئەعیان و ئەوانەی هەمووی ئیلغا کرد باشە قانونی عشایری ڕای پشکۆلەی مامۆستا فوادی مەجی میسری لەوە ئایا ئەمە شتێکی باشیان کرد کە نیزامی مەلەکیان گۆڕی لە منە پرسی بەڵێ باش بوو بەڵام کێشەکە لە چیایە ئێستا ئوردون هەر مەلەکیە هیچ ئەوانەها وڵاتێکی استقرار و مشکلەی نییە یعنی هەر هەمان مەلیکەکان هەمان برایەکیش بوون بەڵام ئەو چکە ئەو نیزامە نەگۆڕا ئوردون هەر قەت شەڕی نەکردووە وڵاتێکی مستەقرە بەڵام عێراق هەردەم لە شەڕایە لەبەر چی لەبەر ئەوەی بنیادەکەی وایە لەسەر ئەساسی غەدرکردن لە خەڵقی کە دروست کراوە بەپێی مەساڵحی خۆیان کردویانە کوردیان پەراوێز خستووە زۆرینەیەکیان هێناوە زاڵیان کردووە بەسەر کەمینەیەەکە لە ئەساسە هینیتیانی هارمۆنی نیە یعنی متەجانیز نییە لە ئەساسە شتێکی دروستکراوە ئوردون وان نییە ڕاستە ئوردونی شەر دروست کراوە مەشاکیلی کەمترە ئەخر لەبەر چییە
لبرچی لبر ئەوەیە چونکە هەمووی یەک نەتەوەی و یەک ئەوەیە تقریبا یەک مەذهبیشن یەک مەذهبە یەک ئەوە حتا بنیادەکەشی بنیادێکی عەشایری هەتا ئێستش عەشایری جا من ویستم باسی ئەو بکەم ئەم چواردەی تەمووز کە هەڵگۆڕانێکی گەورەی هێنا یەکێک لە شتەهرە ئەساسیەکان ئەوە بوو کە ئازادی سیاسی ئازادی ڕادەربڕین تا ڕادەیەکی زۆر ڕێگەیرا بە بس فترێکی کورد بووە تا حزبی بەعس هاتووی تر حزب الواحد باوەکو خۆی باسی فەرمی تو ئەبێ طبیعەتی ئەو کەسانی کە ئەم عملیەتیان کرد ئەم پرۆسەیان کرد کە پێڵم پرۆسەی شۆڕشی چواردەی تەمووز ئەمانە چێ بوون ئەمانە کۆمەڵی ئەفسەر بوون ئەمانە لەسەر بنەمایەکی ئەوەی هەرو جەماعەتە نەبوون زوباتی حرارەوەی کە لە میسریش بوو لەو ئەمانیش ناویان ئەفسەر ئازادی خواکان بوو ڕاستە زوباتە لە حرار بەڵام ئەمانە هاوبیر نەبوون یعنی یەک بیرکۆی نەکرد بووە عەبدولکەریم قاسم بۆ خۆی کە سەرۆکی دەوڵەتەکە بوو لە دوای چواردەی تەمووز بۆ خۆی زیاتر مەیلی بەلای ئامانجەکانی حیزبی وەتەنی دیموکراتیا ئەچوو یعنی هێنا نظامێکی دیموکراسی نظامێکی بۆکو ئەڵێن بۆرجوازی دیموکراتی بێنێتەکایەوە بەڵام تەیاری بەقوت کە هەبوو لە ناو ئەفسەر ئازادەکانە تەیاری نەتەوەیەکان بوون نەتەوەکان دوو جۆر بوون جۆرێکیان بەعسیەکان بوو جۆرێکیان نەتەوەیەکانی تر بوون کە پیانوتن ناسریەکان ئەوانە هەبوون ئەوانەی شوێنکەوتوی فکریان شوێنکەوتی جەمال عەبدولناسر ئەوە پیان ئەوە ناسریەکان بە ئەمانیش لە دوا لێگانەوە هەر بیر و باوەڕیان وا بوو کە ئەبێ عەرەبی یەک بکری ئەبێ دەوڵەتی عێراق پەیوەست بێ بەشوە بە یەکێتی عەرەبەوە یەکێتی عەرەب لە وەختا دروست بوو سووریا و میسر بوو نەیەک یەکێتیان دروست کرد بوو پێوترا جمهوریەتی عەرەبی یەکگرتووە باشە مامۆستا فواد یعنی ئەو فکرێ ئەوەی کە دوایی حزبی بەعسیش دەڵێ ئەڵێ وحدة حرية اشتراكية مثلا ئەڵێ أمة عربية واحدة ذات رسالة خالدة يعني هەمووی بوو بە قومیەتی عەرەبی ئیتر لە ناو دەوڵەتی عێراقا مەسەلە بوونی کیانی کورد و کورد لەویا مەوزوعی نەبوو لای ئەوانەیانە ویست بێ بە دەوڵەتی عێراقی عەرەبی بەڵێ ئەخر ئەمە لێرە ئەم گوتارە ڕوبەڕووی گوتاری کوردیش ئەبێتەوە نەتەوەیی کوردیش ئەبێتەوە کە ئەو کاتە پارتی دیموکراتی کوردستان هین بوو دوای ماوەیەک مۆڵەتی ئیشکردنی بە ڕسمی وەرگرت و بە ئازادی ئیشێکرد و نەشاتی خۆی بە پراکتیکی نەشات باشکرا مامۆستا فواد هەموو جارێ مەسەلەن لە دەوڵەتی لە گۆڕانکاریە لە ناو سیستمی عێراقا دایمە لە دەستپێکە کۆمەڵێ وعدیان ناوە بە گەلی کورد کۆمەڵێ بڵێن ئیمتیازیان ناوەکوە خێرێ بێ بە ئێمەی بکەن بەڵام زۆر زوو پەشیمان بوونەتەوە هەتا ئەم سەردەمەی خۆمان کە ئێستا مەسەلەن وەختی خۆی کە کورد چەند هاوکار بۆ لە تەشکیلی دەوڵەتی عێراقی نوێ بەڵام هەر لەگەڵ ئەوان تۆزێ بەقۆترە بن یەکسەر ئەیانوێت چەکوشێ بن بە سەری گەلی کووردە دوای 2003 بەڵێ یعنی گۆڕینی مەلەکی بۆ جمهوری دوای گۆڕینی دوای یعنی سەردەمی سەدامیش اینجا دوای سەردەمی نەمانی سەدامیش هەر هەمان شت بوون دەبیر نەچێکا ئەگەر ئێمە ڕازگۆ بین لەگەڵ خۆمان لەگەڵ تاریخە ئەبێ ئەوە بزانین کە دائیمە ئێمە دوژمنەکانمان کە خۆی لە دەوڵەتی مەرکەزیە بینیوەتەوە دائیمە لە ئێمە زیرەکتر بوون لە سیاسەتمەدارانی ئێمە زیاتر بیریان کردوێتەوە با نمونەیەک پێ بڵێنە سەرەوە لە 1970 کە بەیان 11,000 دەرچووە تەماشا کە باس شرتێکی داناوە چ مەرجێکی داناوە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنامەی 11,000 4 ساڵی داناوە 4 ساڵی بۆچی بوو هەتا خۆی بەخۆت بێتەوە چۆن لەو 4 ساڵە زانی ئەو چی کرد لەو 4 ساڵە ئەو تەمیمی نەوتی خۆماڵی کرد ئیتیفاقی کرد لەگەڵ سۆڤێتە هی تەعاون و سەداقە لەو 4 ساڵە بەرەی کردەوە لەگەڵ حیزبی شوێی عێراقیە لەو 4 ساڵە هەموو ئەوروپای شەرقی کرد بە ئەوانیش دەوڵەت بوون سیستماتیک بوون ئاسانتر دەستیان گەیشتووە بە دەرەوە بەس نانە مەسەلە ئەوەنی ئەو کاتێک کە باعز هات ئیتیفاقی ئازاری کرد باز لە زوعفا کردوێتی حەزەکەمەوە بزات بەتاکید لە زوعفا کرد
لا بعض لزعفاء اتفاقي ئازاری کردووە ئەجینا بعض وەک ئایدۆلۆجیا وەکو فکر وەکو ممارسە بڕوای بە حقوقی قەومی ملەتی کورد نییە بە هیچ شێوەیە بڕوای پێی نییە ئەوەی کە کردووە نائیلاجە کرا و ڕاستە ئەترافی دەولیش دەستی هەبووە لە دەرهێنانی بەیانی 11 ئازارە شوورەوی ئەو کاتە دەورێکی زۆری هەبوو بۆ معلوماتێ و ئیتیفاقی 11 ئازاریش کە کراوە پێش و ئیتیفاقیە کە بکرێ کەسێکی وەکو بریماکۆفیان ناردووە ژێر بەژێر پەیوەندی کردو بە سەرکردایەتی کوردە و لە هەمان کاتە پەیوەندیشی کردو بە دەوڵەتی عێراقەوە و لە بەغاژ دانیشتووە بە ناوی ئەوە کە نوێنێرە لە وەکالی نۆڤۆستی لە بەغا نەک بە ناوی ئەوە کە ئەمە بەعس کە پێ ڕازی بوو بەعس لە زوعفا بووە بەعس تەجروبی ساڵی 63 هەبوو انقلابی کردوواتە سەر حکم 6 مانگ مایەوە دوای انقلابی بەسەرا کرایەوە دەسەڵاتی لە چەست سەنگرا ئەو تەجروبی نەویست دووبارە بێتەوە ئەویست ئەم جارەیان تەواو جێگیر بێ هەرچی ناری خۆی هەیە هەمووی تەسفیە بکات نەیهێڵێ بە حیزبی تاکو بەڵێ تەنانەت ڕێکەوتنیشی لەگەڵ حیزبی شوێی عێراقی هەر لەسەرەوە ساسە بووە لەسەر ئەساسی ئەوە بوو کە بۆ ماوەیەکی کاتی هەتاوەکو خۆی بەقۆ دەکات و فعلا دوای ئەوەی کە ئیتفاقی جەزایر کرا بینیمان چۆن کەوتەوە جارێککە کەوتەوە ژیانی حیزبی شوێی کەوتە تەسفیەکردنی حیزبی شوێیش مەبەسم چییە مەبەسم ئەوەیە هەمیشە سوڵتە زیرەکتر بۆ لە نارەکانی باشتر بیری کردوەوە ئێمە هینی خۆشمانی تایە لە 2023 2023 ئێمە سەرەوەی جوابی ئەو سوال هەبم لە 2023 کورد دەورێکی زۆری هەبوو لە نووسینەوەی دەستورە زۆر دەورێکی زۆری هەبوو ئێمە چەند کێشەیەکمان هەبوو یەکەمیان کێشەی ئەساسیمان ئەوەیە کە لە دەستورە سنووری کوردستان دیاری نەکراوە سنووری تۆ فیدراڵ سیستەمێکی فیدراڵی ئەبێ بە کردەوە فیدراڵی بێ تۆی بینی ئێستا یەک دەسەڵاتداری عەرەب لە عێراقا لە هیچ بۆنەیەکە بە فیدراڵ ناوی کوردستان بەرن نا ئەڵێن ئیقلیم ئەڵێن ئیقلیم بەس ناڵێن دەوڵەتی عێراق دەوڵەتیش فیدراڵەکە ئەی بۆچی ڕازی نابن ئیقلیمێکی کە دروست بێ لە کاتێکە کە لە ناو دەستورە دوو محافظە یا زیاترە توان هەقی وایان هەیە ئیقلیمێ دروستکەن ئەوە ئێستا بەسڕە ئیقلیمێ دروستکە ئەمبار سونەکان ئیقلیمێ دروستکەن ئەوە خاڵێکە یەکێکە لەو خاڵانێ مادەی 58 لە دەستوری مۆقەتا کە دانرا یەکێ لە ئەو خاڵن هینانەیە خاڵە لاوەزانەیە کە بە سەرکردایەتی سیاسی کوردەوە دیارە دواییش ئەو 58 گۆڕا بە 140 ئەسڵەن هەر کە نووری مالیکی هات هەر ئێمالی کرد کورد توانای ئەوەی هەبوو پێش ئەوە لە موقعێکا بوو کورد ئەیتوانی جۆرێک لە فشار بخاتە سەر دەوڵەتی مەرکەزی مادەی 140 پێ بکە خاڵێک کە لە هەمووی ناخۆشترە کە ئینسان ئەوە پێەکە ناوی ئەو مادەیە چییە مادەکە کە کورد ئاعترافێکی زمنیەکە ئەمە شرد نییە ئەمە ناوچەی کوردی بێ ناوچە ناکۆهێنەکان ناکۆچی لەسەر ناکۆچی لەسەر ینی چی لە باشاوتیان مەسەلەن ئەمە ناوچە کوردستانیە ناکۆچی لەسەر ینی چی ناکۆچی لەسەر هەر ڕاستی هەڵی زمانەوانی نییە ناکۆچی لەسەر زمان سافوات ئەوە نییە کە ئەوانیش مثلا ئەوانی ژەڵێن ئەیانوێ بڵێن نەخێر ئەوە بەشێک نییە لە هەرێمی کوردستان یعنی لەنا ئەو کۆنفلکتا ئەوە دروست بووە مەجبور بەوە ڕازی بوون کە ئەم مادەی 140 بە جێبەجێ بکەن بۆی عەرەبە هاوردەکان بەرنەوە شوێنی خۆیان کوردەکان کە لە جێی خۆیان دەرکراون بێنەوە اینجا مەسەلەن ڕاپرسی شتیشی وا بکەن یعنی کورد هەموو مرونەتێکی پیشان ناوە چونکە چی بکە یاوە تا بێ بەشێ بێ لە دروستکردنی ئەو دەوڵەتە عێراق نوێیە یا ئەبێ بچێتە دەرەوە و پەراوێز بخرێ ینی کورد ئیشەکەی زۆر ئاسان بەعکسەوە کورد زۆر دەسەڵاتدار بوو لە دوای 2023 کاک یەکێکی وەکو مالیکی بە سەراحەت قسەی کرد وتی ئەمە لە زروفێکا زەعیف بووین بەو شتانەمان قبوڵ کردو ئێستا قبوڵی ناکەن بە سەراحەت لە بەردەمی کامێراوە شتێنی هین بێ بەس دەستوریشە بێ جێبەجێکەن ینی سیرکە با پێ بڵم ئێستا بە شێوەی تر پاشەکشە لە مەسەلە کاکەن ئەوەی ئەیبینی ئێستا لە فەرهەنگی سیاسیە
شتێکی پێڵێن شمشێری دیموقلێس ئەو شمشێرە دادگای فیدراالیە کە دروستیان کردو بە سەرسەری کوردەوە بۆ هەر شتێک دادگای فیدراالی حکمێک دەرەکە بۆ نەهێشتنی ئەو قوارەی کە پێوتری ئەقلیمی کوردستان چۆن ئەوەش هەر هەڵی کوردە من بەڕێی من ڕێزم هەیە بۆ هەموو ئانی چۆن هەموو شتەکان بخەینەوە سەر هەر هەڵەیە کاکە خۆ ئەمە دانیشتوی من ناقەشی ڕێی جەناب ناکەم یارمەتی بە تەواوی کەماکە ئێستا بینەر پێمانەڵێ لە پرسیاڵێ بۆچی هەڵێ ئەم دادگای فیدراالێک کە ئێستا کورد گیری خواردۆ بەدەستیەوە و هەر ڕۆژە بڕووبیانوێکمان پێ بۆ دۆزنەوە هەر ڕۆژە شتێکە دۆزنەوە ئەم ناتەواوە لە ئەساسە ئەمە بە مۆقع دروست کرا لە ئەساسە تقریبا قانونی نییە یارمەتی فەرمووکە ئەم محکەمەیە ئەم دادگایە لە ئەساسە موقت بوو ئەوە هە دوایی محکەمەیەکی دائیمی بە پێی دەستور و پێی پێکاتە کۆمەڵایەتیەکان نەتەوەیەکان ئەو محکەمەیە دروستکرایە بۆیە بە محکەمەیەکی دائیمی دوو لەگەڵ محکەمەیە لەگەڵ دادگاکە ئەبێ ئەنجومەنی فیدراالی هەبێ چونکە ئەنجومەنی فیدراالی بۆی هەیە ڤیتۆ بکە لەسەر قەرارەکانی ئێستا ئەنجومەنی فیدراالی نییە لەبەر ئەو قەرارەکانی ئەژڵێ قابلی تەعەن نییە بەڵام شتێکی کە هەیە بە پێی دەستور ڕئیسی جمهور نووسراوە حامل دەستور حامی دەستورە یعنی پارێزەری کۆماری عێراق ئەتوانێت تەعەن با لە قەراری ئەتوانێت تەجمیدی قەرارەکە بکە تەجمید ئەتوانێت بیکە چونکە ئەی چۆن پارێزەری دەستورە چۆن دەستورە ئەم قوارەیەکی دەستوریە یعنی ئەگەر محکەمەی اتحادیش قەرارێکی دا لە بەرژەوەندی کورد بێ ئەگەر متعارض بێ لەگەڵ کۆماری عێراق ئەتوانێت تەجمیدی ئەگەر متعارض بێ ئەگەر بە پێچەوانەی بەندەکانی دەستورەوە بێ ئەتوانێت تانی بکە ئێستا بڕیار ئەو بڕیارانی هەندێکی لەو بڕیارانە پێشەوانەی دەستوری عێراقیەکە بەڵێ بەڵێ بەڵام نایبینی سەرۆکی کۆمار ئەو ئەرکەی خۆ بەجێ بهێنە تانی بکە ئەم خۆشویستانە لێرن جوان لە قسەکانمانە ئەمێ بزانم کێ گەر پرسیارێکی هەبێ ئەگەر بێت و دەسەڵاتی سەرۆک کۆمار بە شێوەیەک لە شێوەکان تانە لە بڕیارەکانی دادگای فیدراالی بدات ئەی دوو سەرۆکایەتیەکەی تر محەلیان چییە لەوەی عەرابە تەداخل ناکەن و سەرۆکی پەرلەمانی سوڵتەمان هەیە بەڵێ مەجلیسی نواب باشە ئەوان تەداخل ناکەن یا حەقی تەداخلیان نییە بەپی ئەو یاسایی کە وڵاتی عێراق بن بڕێەوە ئەو پرسیارێک دەستور تهدیدی کردووە دەستنیشانی کردو بۆ مشەخەسی یەک مادەی سەریحی تایە بە ئاشکرا ئەڵێ حەقی تاعنی هەیە لە قەراراتی محکەمەی فیدراالی شتێنیە و ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی ژوان نێدەخالەتی تیا بکەن چونکە یەک مادەی تریشی تایە لە هینا لە هەر لە دەستورە کە بە ئاشکرا ئەڵێ پارێزەری دەستور سەرۆکی کۆمار ئەو پارێزەرێتی ئەبێ دەستور و کوردستانیش ئیقلیمی کوردستان بە دەستور کراوە بە ئیقلیم لە خۆ نەکراوە و هەروە لە خۆ نهاتۆ مؤسساتی هەیە ئەوەی هەیە طبعاً خۆ دڵنیا بە لەوەی دادگای فیدراالیە کە ئێستا ئەوە بۆ ڕاناوەستێ هەنگاوی تریژەنێ لە مەودووە بۆ لە مەودووە هەنگاوی زۆر زیاتریشەنێ و زیاتر بۆ ئەوەی ئەسڵەن هینی بکە با بڵێن هەر هەمووی پوچەڵ کاتەوە ئەو شتە نەهێڵێکە کە پێوترێ ئیقلیم و هەمیشان دژادیگرنی هەرێمی کوردستانە بەتەشتی چونکە ئەزانی بۆچی حەزەکەم نقطەیەک ئەمەش هەر ئەبێ بگەڕێنەوە بۆی با ئێمە نەقدی خۆمان بکەین کاکە چونکە ئێمە نەزەری نەقدیمان نەبێ بۆ خۆمان نەزەری نەقدیمان نەبێ بۆ وێنەژەکەمان قەت ناتوانین هەنگاوی بەرەو پێش بچین ئێمە نابێ هەروە دوای هەموو هێنێک بکەین بە نەزەری ڕەخنەی تەماشای شتەکان بکەین سەرکردایەتی سیاسی کورد زۆر متمانە و بڕای بە شیعە بوو وەو خاڵێکا بێ کەسەوە بزانێ سەرکردایەتی سیاسی کوردوایە نەزانی شیعە لە عێراقە کە چەند ساڵ لەلایەن دەوڵەتی سونەوە چەوسێنراوەتەوە کە دەسەڵات بگرنەتەز حکمێکی
ڕەشید هێنەکە خۆیان عادیلانە آخر حکمی ڕەشید هێنەکە و چۆن لەبەر چاویانە بێ خۆیان چۆن چەوسێنراونەتەوە و ئاگایان لەوە بێ کوردیش ئەو هەموو نەهامەتیان بەسەر هێناوە حەقی خۆی بە حەقی خۆیگاوە نەخێر لەوە شا بە هەڵا چون سەرکردایەتی سیاسی کورد و من بە ئاشکرای هەڵێم و ڕەنگە لە زۆر شوێناوتومە و بنووسینیش نووسیومە چۆن لە تاریخی عێراقا لە دروستبوونیەوە شیعە داوای دەوڵەتی نەکردو بۆ معلومات یعنی تۆ تاریخ بخوێنەرەوە بزانە کە ئەوەی باسمان کرد سەرەتا وتمان کۆلۆنیالی لە دروستبوونی دەوڵەتی عێراقەوە شیعە نەیویستووە نە هەرداوای دەوڵەتی نەکردو دەوڵەتی یارمەتی فەرموو من ئەمە بە تەفسیل بۆ ئەوەی بینەرانی بەڕێز ینی بزانن من لەسەر ڕوئیام یعنی لەسەر چی شتەکان بیناکەم کاک بەریتانیا دەوڵەتی عێراقی دروست کردووە کابرایکی لە حیجازەوە سوننە مەزیبی هێناوە کردوێتی پاشای عێراق باشە مؤسساتەکەی کە دروست کردووە هەمووی لەسەر ئەساسی ئەوەیە دەستورەکەی لەسەر ئەساسی مەزەبی سوننە دروست کراوە قوارەکە سوننەیە وەنیە لە کاتێکە ئەو کاتە بەپی ئامارەکانی ئەو سەردەمە لە 45 عێراق شیعە بوو شیعە هیچ ناڕەزایەتێکی دەرنەبڕیوە زانی بۆ شیعە لەو سەردەما یەک شتی مەبەز بووە غەیری عەرەب حکمی نەکا یعنی مەبەستی بوو بەریتانیا حکمی نەکا ئەمە دەوڵەتێکی غەیرە دینە دەوڵەتێکە وەک غەیرە دینە غەیری عەرەبیشە بەس کە دەوڵەتەکەی دروست کردووە نەیوتۆ داوای نەکردو بڵێ بێم دەوڵەتێکی شیعی بێ ئەو بڕۆ تاریخکەن ئەو گرنگە موسڵمانێ حکمیکاتە موسڵمانەکە شیعە بێ یاخە سوننی بەڵێ کە دەوڵەتەکان دروست کردووە بنیادی دەوڵەتەکە اعتیمادی کولی لەسەر کوێ بووە لەسەر کۆمەڵێک ئەفسەری سەردەمی عوسمانلی کە گەڕاونەتەوە هاتوونەتەوە بەریتانیا هێناونی ئەمانەی کردووە بە وەزیر و کردوونی بە ئەندام پەرلەمان و کردوونی بەوە بە هەزاران هەزار هەکتار زەوی یاونەتێ یعنی یەک طبقە یەک چینی ئۆرستوکراتی لێ دروست کردوون و ئەوانە عێراقیان بردۆ بەڕێوە هەمووش سوننە مەزەب بوون ڕەنگە پرسی تۆ بڵێ بۆچی شیعەکان بەو سیستمە ڕازی بوون و داوای دەوڵەتیان نەکردووە هەر تەنیا بە تەنیا هینیان ئەوە بووە مەبەستیان ئەوە بووە بەریتانیا حکم نەکە نقطەی دووەم ئەوەیە شیعە لە عێراقا شیعەیەکی قەومیە خەڵق وەسەرکردایەتی کوردیشەوە ئەوەی بە نەزەری ئەتیبار وەرنەگرتووە لەگەڵ ڕێزما بۆیە بە نەزەری ئەتیباری وەرنەگرتووە من بۆ دەسەلمێنم کە شیعەی عێراق شیعەیەکە ئەوەنگەی پەیوەستە بە فکری عەرەبی و ئەوەنگە پەیوەست نێ بە دینەوە چۆن بە دەلیلی ئەوەی 8 ساڵ حربی عێراقی ئێرانی بوو لە 185 جێیشی عێراق سوپای عێراق شیعە بوو شەڕی دەوڵەتێکی شیعەیان کرد 8 ساڵ ئەی چی ئەو شەڕی بەڕێوەوە برد ئەو سوپایلێ چێ پێکات بوو ڕاستە زوربەی هەرە زۆری سەرکردەکانی سوپای عێراق هەمووی سوننە مەزەب بوون ئەفسەرە گەورەکان ئەوە ڕاستە جوندەکان زۆرتر شیعە بوون بەڵام ئەوانی تر هەمووی شیعە مەزەب بوون ئەوە نەبوو کورد کە ئەبوون بە جوندی فیراریان نەکرد چوونە شاخەکان بەڵام شیعە شوێنێ نەبوو هەر ئەگەر بیان توانایە بچنە ئەهوارەکانەوە مەجبور بوون عسکەری ئەیان توانی بچنە هەروارەوە ئەوانە نەهجیان نەبوو کاکە ئێستش تۆ تەماشا بکە ئەم دقیقەیەش یعنی لەوەیانە حسە قەومیەکان زیاتر بەرز هەروایە ئێستش هەروایە ئێستشی بۆ بازەکەم ئێستش شیعەی عێراق تەماشای بکە یەک دوو تەیار نەبێت یایەنە لەبەر ئەوەی سەر بە دەوڵەتی ئێران و لەژێر هەژمونی ئێرانەوە بۆ سیاسەتی ئێران ئیژەکان باقی ئەوانی تر ژێربەژێر شیعەکانی تر عیلاقیان بە سعودیەوە هەیە بە ئەماراتەوە هەیە بە خلیجەکانەوە هەیە و لەگەڵ سوننەکانە ڕێکن مەرجەعیشان کەربەلاو نەجەفە بەڵێ و خلافیشان زۆرە ئەوەی کە ئەیبینی ئێستا ئەوە سیاسەتی ئێرانە و هەژمونی ئێرانە کە ئەیوێ بۆ لەبیری نەچێت لەژێر پەردەی دینە لەژێر پەردەی مەزەبی شیعە ئەوێ دەوڵەتی ساسانی کۆن
دووبارە بکاتەوە لەلایەکەوە بگاتە سەر بەحری ئەبێزی متوسط دەریای سپی ئەوە تۆ حیزبی کە حیزب الله لە لبنانە ئەوواکە خۆ لە خۆ نییە مەسەلە بە تەنیا ئیسرائیل وشت نییە حوثیەکان لە یەمەن و حوثیەکان لێ ئەوە خەونە ئەو خەونەی دەوڵەتی ساسانیە زیینوکردنەوەی دەوڵەتی ساسانیە کاک بەڵام لەژێر پەردەی شیعەگەر هەی باشە با بزانین پرسیاریشکە دەست خۆش سپاس بەڵام پرسیارێکم لەسەر بابەتی دروستکردنی عێراق کە بەریتانیا ڕۆڵی سەرەکی هەبووە تا ئێستا ئەوەی کە گوزەرێ عێراق ئەمریکا دژایەتیکردنەکانی شیعە لە عێراقا بەرامبەر ئەمریکا ئایا بەریتانیا لە سێبەرایە بۆ بەڕێوەبردننی عێراق دەستبەرداری بۆیان ئەمریکا هەژمونی زیاترە لە عێراق ئەوەنی سێر ئەکرێ بەریتانیاش ڕۆڵێکی گرنگی هەیە لێرە بەڵام باز ناکرێ جوڵاندنی ئەم کێشە و گیر و گرفتانەی ناو عێراق بەریتانیا چ ڕۆڵێکی هەیە ئەمە پرسیاری دووەم لەسەر بابەتی ئەم لە دوای 2023 لە دوای ئەو ڕووداوانەی کە منێک ئاگاداری حەدەسەکانی لە 2023 تا ئێستا بابەتی دادگای فیدراڵی پێم وابێ لە ئێستا تەوزیعێکی ئەدوارە لە ئەو کێشە و گیر و گرفتانەی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕێن سەرۆکی حکوومەتەکانی لە 2023 تا ئێستا دژایەتی هەرێمی کوردستانیان کردووە دژایەتی ئێستا ڕۆڵەکە گۆڕاوە بۆ دادگای فیدراڵی ئەوە کارێک کراوە کە پێمان وابێ حکوومەتی عێراق مرونەتە نوێنێ لەگەڵ هەرێمی کوردستان بەڵام دادگای فیدراڵی ئێستا بۆتە لەم پەرە بەردەم ڕێکەوتنەکانیان بەرەو پێشچوونەکانی هەرێمی کوردستان لێرەیە ئەوانی کە دادگای فیدراڵیشیان دروستکردوە هەر ئەوانن کە لە ناو حکوومەتان بۆ ئەم ڕۆڵە جیاوازت دەبینرێ و بۆ چارەسەرکردنی ئەم گرفتانە یەکگرتووی خۆمان چارەسەر نییە بۆ پەخستنی دادگای فیدراڵی چونکە دوو ئەندامی دادگای فیدراڵی کوردن یەکیان لە پارتییەکیان لە یەکێتی کشانەوەی ئەو دوو ئەندامە پەخستنی دادگای فیدراڵی نییە سپاس ئەو پێشی ناکەی ڕۆ ناکەم یەکەمیان کاکە بەریتانیا ڕاستە بەریتانیا وەکو سەردەمی جنگی جیهانی یەکەم هەژمونی نییە بەڵام بەریتانیا سیاسەتەکانی لەگەڵ سیاسەتی ئەمریکای یەک جیاوازیەکی بەرەیەکان یەک بلێک بەران و دەوریشی زۆرە ڕاستە ڕێی جەناب دەوری زۆرە بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ کە ئەمریکا دەوری لەو کەمترەنە ئەمریکا دەوری زیاترە ئەمریکا کە قەراری یا بۆ ئەوەی ڕوبەڕووی شیعەکان بێتەوە لەم ئەخیرا کە ئەوانە کرا هەوڵ دەوڵەت داوای لە بەریتانیا کرد کە مشارەکە بکە و ئەنجا فەرەنسا و ئەنجاوانیت ئەمەی تریان مەسەلەی محکەمەی فیدراڵی کاکە محکەمەی فیدراڵی ئەو دوانش بکشێنەوە بڕوا بکە ئەوان هەر بە زۆرە ملێوی بن بڕێەوە محکەمەی فیدراڵی بەمانەی ئێستا کە کردوەتی ناوەسێت ئەیبینی لە داهاتوە شتی تریژەکە بەڵام سەیرەکە لەوایە کە دەستور بەکارڕایەن دێ بۆ ڕاگررتنیەوە سیرەکە لەوایە یعنی ئەوە تەجاوزکردن بۆ دەستور کە بەعزێ هەنگاوانی و بەعزێ قەرار دەرەکە تەماشا بکە من نمونەیەکە پێڵم کاکە دوێنێ پێرێ قەرارێک دەرچووە دەربارەی مەسەلەی موچە مانگی سیئەم بەڵام وەزیری دارایی عێراق بە پشتبەستن بە قەرارەکەی دادگا ئەڵێ مادام ناوەرۆکی بڕیارەکەی دادگا بەو شێوەیە من ئەبێ هاوشێوەی عێراق معاش تەوزیعەکەم لە عێراق معاش ئەلەکترۆنیە لە کوردستان معاش چۆن بە ئەلەکترۆنییت کەسی ئەمە ناپرسێ خەڵکیشێ لە سجادە زۆری پێخۆشە ئالێتی ئەوەی کە یارمەتی فەر بۆ من ئالێتەکەی بۆ بازەکەم ئالێتەکەی بۆ بازەکەم پارە یعنی وەرگرتنی موچە بە ئەلەکترۆنی دروستکردنی هەر کارتەکەی ملیۆنێک و 200,000 کەس 250,000 کەس کە ژمارەی موچە خۆران و خانە نشینان و ئەوەی لە کوردستانە ئەمە چەند دەرەوچ هەر کارتەکە ئەمە ئەوە دوو کاتێک ئەتوانی تۆ ئەم سیستمە بەکاربێنی تۆ لە وڵاتە ئەم سیستەمە هەمووی لە بازاریشا بەکاربێ چۆن
دوکانێک کە سەوزە و میوە فرۆشێ بێ و جیازەی هەبێ تۆ بە کارت پارە بی یعنی تۆ پارە پێێنێ نێکی نەقدی پێ نییە بەس کارتەکەی هەیە کارتەکە پارەی تایە ئەچیش دەکڕی چۆن لە ئەوروپاچی پاکەتە جگەرەیە بکڕە پارە ناهیت کاژنایی پاری کاژ نایت نەقد ئێمە چۆنە چێ بەڕەوە نقطەیەکی تر کە من پێم سەیرە ئەوە بکرێ لە کوردستانیان لە عێراقی شەب ئەوەیە کە متمانە نییە بە خەڵق متمانەی نییە تۆ کە مەعاشەکە وەرەگری پێ و خۆشە بچی هەمووی ڕاکێشی هی ئەوە نییە تااقەتیەوە نییە بچین نیوە ڕبعی ڕاکێشی نیوێ ڕاکێشی ئەوەی ڕاکێشی ئێ باشە ئەم جیهازەی کە دائەنرێ و ئەم پارەی پێ ڕاکێشیە ئەتوانێ ئەوەنە پارەی تیاجیە بێتەوە ئەم خەڵقە 2 ملیۆن و 3 ملیۆن و 5 ملیۆن و 4 ملیۆن ڕاکێشە ئەمەلی نییە بەڵام چۆن دانراوە ئەمە چۆن ڕێکخراوە بۆ ئەوە ڕێکخراوە بۆ ئەوەی هەموو مانگە نەڵێن وەزیری دارایی عێراق داوای فلان هینەکات فلان بەڵگاکە و داوای ئەوە ئەکا و داوای ئەوە ئەکا دڵنیا دەکەم ئەگەر پیانەچنەوە بۆ قەرارە وەزیری دارایی بۆ معاش نابێتتر معاش نابێت چونکە ئەمەلیەن جێبەجێ نابێەوە مامۆسافوات ئەمە خەڵقی دڵی خۆی خۆش نەکە ئەخر یارمەتی فەرمو خەڵقێکی لەسەر جادە زۆر دڵی خۆشە بەوەی کە ئەم قەرارە لە ئیتر لە مانگی سێوە هەموو کە بۆ خۆی هەموو کەسە چێ معاش وەرەگرێت چۆنی وەرەگرێت لە هەموو کوردستانە چەند کەس ئەو کارتی هەیە چەند کەس کارتی هەیە ئەمە چۆن جێبەجێ ئەبێ ئللا ئەبێ ماوەیەک سەقفێکی زەمەنی دانرێ بۆ ئەو خەڵق هەموو ئەو هەژمارانەی هەبێ ئەنج ئەبێ کامیل هەمووی لە سەر تاپای سیستەمی نەقدی ئەو یعنی سیستەمی بەکارهێنانی کارتەکە چۆنە ئەوە ئەبێ هەمووی بگۆڕێ ئەبێ لە بازار بگۆڕێ ئەبێ بازار ئیش بۆ بکە خۆ گاڵتە نییە مامۆسافوات ئەو بیانوانەی کە ئەوەی کەسە جەنابەت باست کرد مەسەلەن دایمە سونە و شیعە لەگەڵ لەسەر زۆر شت کە باسی عێراق و دەوڵەتە عەرەبیەکانەکرێ زۆر کۆکن بەڵام هەش کاتێ دێتە سەر کورد و قەزەی کوردی دایمە یەکتر لەوێ ئیتر مشکلیان نامێنێ یعنی هەر چۆنێ نێوان خۆیانە بەڵێ حتمەن وایە ئەبێ وابێ چونکە فکری نەتەوەی عەرەب وایە فکری نەتەوەی عەرەب کە هێتە سەر مەسەلەی نەتەوە سێری عەرەب کە بزانە بەرامبەر بە ئامازیخیەکان لە باکووری ئەفریقا چۆن تۆ سەیری فکری قەومی عەرەبی بکە لە میسر بەرامبەر بە قبتیەکان چۆنە سەیری فکری عەرەبی بکە لە لوبنانە مارۆنیەکان و غەیری مارۆنیەکان و دورزیەکان و بەرامبەر بەوانە چۆن لە هەر وڵاتێکا کاکە لە هەر وڵاتێکە نەتەوەی باڵادەست نەتەوەی گەورە باڵادەست بوو سیستەمێکی دیموکراسی سکۆلا یارمەتیم بە سکۆلار نەبوو سیستەمەکە سیستەمێکی دیموکراتی سکۆلار نەبوو مەسەلەی چەوسانەوەی نەتەوایەتی تیاە هەر بێشک بەرکەماڵ یعنی مامۆسافوات ئەمە مەترسیەکە بۆ دیموکراسیەت لە عێراق و هەر کاتێکیش ئەو دیموکراسیەتە لە عێراق نەبوو ئەو عێراقا دەشەوێ وانامێنێتەوە وانە ئێمە کاکە سۆران ئێمە تۆزێک بە جۆرێکی ئەوە با بڵێن نازانم چۆنی ناو بنێم ئەوە لە دیموکراسی تێگەیشتوی دیموکراسی لە وڵاتێکە بەرکەماڵە بێ کە کللتوری دیموکراسێتیە بێ خۆ گاڵتە نییە کاکە دیموکراسیت کە لە ئەوروپا ئێستا بەرکەماڵە 200 ساڵ چینێکی کۆمەڵایەتی هاتوۆتە کایە و دەسەڵاتی گرتوتە دەست بەرژەوەندی لە پەیڕۆکردنی دیموکراسیێتە هەیە لە پەیڕۆکردنی ئەو سیستەما هەیە تۆ ئێستا یەک ئەفسەری شیعە لەگەڵ یەک ئەفسەری سونی سەردەمی سەدامە بەرامبەر بە کورد فەرق ناکە هەمان تێڕوانینی هەیە یەک حەشدی شعبی لەگەڵ ئەوانەی سەردەمی سەدامە کە فەرقی ناکێ ئەوەی جێشی شعبی و لەگەڵ جێشی شعبیەکەی وانە فەرقی ناکێ بەڵکۆمان دڕەنگەترن هێشتا بە خۆیانان نەهات من تۆ بیرن نایە ساڵی چەند بوو مالیکی قواتی دیجلەی هێنا چێ زەیدی قائیدەکان بوو هێنایە نزیکی دووس خوورمات و
ویستی هێرش بکاتە سێ هەر کاتێکیش کە پێویستیان بە کورد بوو بێ کوردیان کردو بە سووری بەرلەشکرد لە پێشەوە بوو لە مەسلەیش داعشە ئەوەنەی کە کورد بەشداری کرد لە بەرەنگاربوونەوەی داعشەوە ئەوەنە دەوڵەتی عێراقیمەرگە بەرەنگاری کرد جێشی عێراقی و ڕای کرد هەڵاتن خۆ معلومە داعش لە شوێنێکی وەک تکریت و ئەوانە چی کرد ئەوە کشت و کوشتار و قەتڵعامەکەی سپای کرد چیان کرد یەکوە بەرەنگاربوونەوەی ئەوان چی بوو بەرەنگاربوونەوەی ئەوان وەکو دەوڵەت بەرەنگار بوونەتەوە بەڵام هاوپەیمانان نەبووایە داعش عێراقی داگیر کرد بوو ڕاستیکە یعنی باشە مامۆستا فواد یعنی دەوری کورد و لەم معادلە قورسی کە جەنابەت باسیەکەی ئەمە لەم لا ئێرانە لەولا ئەمریکا و بەریتانیایە یعنی مەفەڕی کورد چییە بۆ ئەوەی کە بتوانێ ئەوەی کە بەدەست هاتووە ئەم قەوارەی کوردستان چۆن پارێزگاری لێ بکەین چۆن زیاتر بتوانین بەهێزتریکەین چۆن حیلف بۆ خۆمان دروستکەین یعنی سەرکرداتی کورد دەبێت چی بکە بەڕای جەناب بەڕای من یەک تەنیا ڕێگا هەیە یەک ریزی کورد و یەکگرتنی خیتابی نەتەوەیی کورد ئەگەر کورد خاوەنی خیتابێکی نەتەوەیی یەکگرتوو نەبێ دوژمنەکانی هەر یەک بە جۆرێک ئەتوانن ئیسیفادە بکەن لەو شەرخە لەو دەلاقەی کە کەوتوتە ناو کوردەوە و بە درێژایی مێژوو جواب بۆ کاکە مێژووی کورد خوێنەرەوە زۆر بە باشی تێگی کە سەبەب بێم نەهامەتیانی ئێستا بە سەرمانیە هەر هەمان ئەو بەڵام لە شکڵی ترە بە قەوارەی جیاجیا و بە هینی جیاجیا لە فۆرمی جیاجیا نەبوونی ئەو خیتابە یەکگرتو وای کردو تۆ تەماشا بکەی سەردەمی شێخ مەحموود تەماشا بکە کە وەختێک کۆلۆنیالیزم شتێتی قوارێک بۆ کورد دروستکە یەک ڕێز عەشیرەتی کورد پشتگیری لە حکومەتی شێخ مەحموود لە شێخ مەحموود نەکردو تەماشا بکە لە هەموو هەورامانە بەس مەحموود دزڵی پشتگیری کردو هەموو جاف لەگەڵ نەبوو لە بەرەو ژوورتر کەس لەگەڵی نەبوو هیچ کەسی لەگەڵی نەبوو بتۆ سنووری دەسەڵاتەکەی شێخ مەحموود بەرەو کەرکووک کە تا تەیناڵ بوو بەرەو هەڵەبجە تا عەربەدووە ملاحەزاکەی چۆنە بۆچی چونکە عەشایەرەکان و دەرەبەگەکانی ئەوسا مەسلحەتیان لەوایە هەر کەس بۆ خۆی لە ناوچەی دەسەڵاتی خۆیە مەسلحەتی پارێزراوە بێ مەسلحەتە ئابوووریەکەی پارێزراوە بێ نفوزی پارێزراوە بێ ئەوی سەرگەورە بێت مامۆستا فواد ئەو بڵێن خیتابە دەستە جەمعیەی قەومیەتی کوردی هەبێت و سەرکردەیەکیش ئێستا بۆ نمونە مستەفا کەمال ئەتەتورک تورکەکان دوای کەوتن لە مەسەڵەن دەوڵەتی ئیسرائیل بە فیکرەی سایۆنیزم مەسەڵەن دوای کەوتن بۆ ئەو دەوڵەتە دروستکەن ئێمە کێشەکەمان ئەوە نییە کە مەسەڵەن خیتابەکە هەبێت و هەمووش دوای سەر بۆ نمونە ئێستا من هەمومان دوای جەنابە بکەین بڵین فەرموو مامۆستا ئەم بەرنامەیەمان بۆ بەرەبەڕێوە یعنی متمانەمان بە جەنابەت هەبێ بۆی کە بتوانێت کوردستانەکەت بخاتە بەڕی ئەمان کاکە زەینی چی سیاست وەکو تویانە هونەری ممکنە جارێ واز دەک کەمال ئەتاتورک بێنە چونکە ئەوە کللتورێکیان هەبوو جارە خۆی دەوڵەتێک بووە هەر ئەبوو دەوڵەتێک دروست بێتەوە 600 ساڵ بۆ حکومی کردووە ئەو کەمال ئەتاتورک بە توانای خۆی و هاوکاری ئەوانەی کە لەگەڵیا سیاستیان کرد و حیزبی تورکیای لاو ئاوای پێوتر باسی ئیسرائیلی کرد ئیسرائیلیەکان تۆ تەماشا بکە ئەم خاڵە زۆر بەلامەوە گرنگە فەرموو ئیسرائیلیەکان ساڵ 1940 کە دەوڵەتیان بۆ دروست کرا کە ئیعلانی دەوڵەتەکەیان کرد یەکەم هەنگاویان سێ منەظەمە سێ ڕێکخراو لە فەلەستینا هەبوو شتێرن ئەرگۆن زفای لۆمی لەگەڵ هاغانە ئەم سێ منەظەمە ئەم سێ ڕێکخراوە چەگار بوون ئەم سێ ڕێکخراوە بە درێژایی ساڵانی سیەکان و چلەکان و ئەوانە لە شەڕا بوون لەگەڵ عەرەبە
کە وەختە ئیسرائیل دەوڵەتەکەی بۆ دروستکرا دەوڵەتی تازە دامەزراوی ئیسرائیل هەوڵ هەنگاوی ئەوە بوو کە ئەم سێ منەظەمەیە چەکدانێن لە جیاتی ئەوە یەک سوپایی یەکگرتووی ئیسرائیلی دروست کرد. یەکێ لەو منەظەمانە یەکێ لەو ڕێکخراوانە ئامادە نەبوو هێزەکەی خۆی تێکەڵ بۆ ئەم بکە و لەسەر ئەو پلانە چەکدا بنێ. پشتدەستوریش بوو بەچی تۆ ئەگەر یادداشەکانی بنگۆریان بخوێنەرەوە زۆر حەقایقی تایە. پشتدەستور بوو بەچی لە ئەوروپا و لە ئەو ڕۆژاوە پڕ یەک پاپۆر چەکیان بۆ هات بوو کە ئەم ئیتر بەو چەکانە باڵا دەزەبێ و ئەتوانێت لەو سێ منەظەمەیە بێ پێویستی بەوە نییە لە ناو سوپایەکی یەکگرتووین بێ. تەسەورەکەی بنگۆریان نردوێتی لە ناو دەریا پاپۆڕەکان تەقانۆتەوە و فەرزی کرد کە ئەبێ سوپای ئیسرائیلی سوپایەکی یەکگرتوو بێ و منەظەماتەکانی ڕێ کورد لە ساڵی 92 کە انتخاباتی کرد ئەبوایە لەگەڵ دروستکردنی پەرلەمانە یەکەم شتی هێزی چەکداری خۆی یەکخستە. بەڵام بەداخەوە ئێڵێ هیچ لایەک نە ئەم لاسیقەی بۆ لا بووە نە ئەو لاسیقەی بەم لا بووە لەبەرەوە هەردوو لایەن بە هێزی سەربەخۆی خۆیانەوەمانەوە هەتا ئێستا هاوپەیمانانیش ناتوانن ئەو مەسەلەیان بۆ چارەسەر بکەن و بە فشاری ئەمریکا و باقی هاوپەیمانانیش ئەم گرێکوێرەیە هەر ناکرێتەوە. ملاحەزاکەن چۆنە ئەوەیە نەبوونی خیتابی قەومی کاکە. بەس هەموو شتەکان لە ئیسرائیلیش ئەوە خۆت جەناب دەڵێ یەکێ لەو سێ منەظەمەیە ئامادە نەبووە بەڵام کەسێک هەبووە قووەتی ئەوەی هەبووە بچێچەکانی بتەقێنێتەوە لە بەحرا یعنی دوجار کەسێک لایەنێک هێزێک هەبووە کە هەمووی ڕێک خستووە و هەمووشی دوای ئەو تاکە کەسە گەوتون. کاکە لە بیری نەچێ ئێمە تیاژیاوین ئەمایان تەریخ نییە و لە کتێبابی خوێنینەوە. ساڵی 92 هەر دوای ئەلانکردنی ئەنجامی انتخابات هەر ئەو کاتە خەریک و شەڕی ناو خۆ دروست ببێ. هەر دوای ئەوە بوو سەرکردەکانی کورد چوون ناو ژوورێکی داخراوە یارمەتی فەرموو یارمەتی فەرموو کەم ئەخەر دوو لایەنن باشە یارمەتی فەرموو چوونە ناو ژوورێکی داخراوە ئیتیفاقیان کرد لەسەر پەرلەمانێکی 50 لە تاریخی پەرلەماناتی دنیا انتخاب پەرلەمانی 50 نییە چونکە هیچ پرۆژەی بڕیارێک لە ناو پەرلەمانێکی 50 ناڕوە چونکە کە ئەم لا موافقەت اقتراحی کرا و لا ڕەفزیەکە و لا اقتراحی کە تۆ یارمەتی بە کاکە تۆ کە نیەتی یەکبوونێ نەبێ کە نیەتی یەکبوون نەبێ یەکبوون سەختە ئەگەر نیەتت نەبێ یەکبوون سەختە. ئەی طبعاً کاکە خۆ سیاست چییە؟ سیاست بە ئیرادا کرێ ئیرادەی دروستبوونی یەکبوون نەبووە. مامۆستا دوو لایەن بۆ هەردوو لاوە دوای بە تەوافق بیکەن کە حکوومەتەکەش یارمەتی فەرموو کە حکوومەتەکەش دروستکرا کە پێوتری حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای 2 ساڵ پەرلەمانێکی پینە و پەڕۆی 50 چوو بەڕێوە دوای ئەوە شەڕ لە 94 شەڕەکە هەڵگیرسا 8 ساڵی خایەن بۆ ئیرادە نەبوو بەڕاگرتنی و شەڕە. ئەخیرەن بە زەختی ئەمریکا و ئۆلبرایت شەڕەکە ڕاگیرا کاکە چونکە بەردەوامبوونی ئەو شەڕە ئەبووە هۆی ئەوەی پرۆژەکەی ئەمریکا پوچەڵ بکاتەوە کە ئەویست عێراق بێت عێراق داگیر بکە و سیستەمی سەدام حوسێن بڕوخێنێ. ئۆلبرایت لە ساڵی 1970 ئەوەی کرد ئەوە پلانی بەرایی بوو بۆ داگیرکردنی عێراق و چونکە لە پرۆژەی دەوڵەتی ئەرمەریکا ئەمریکایی ویست بێت عێراق داگیر بکە ئەو پرۆژەیە لە ناوە چۆگەڕ مەسافوات لە ئەمریکاشە و دوو حیزبە چەند ساڵ یعنی شەڕی ئەهلیان کردووە کە لە شوێنێک دوو لایەن بوو تەرەفی سێم نەبوو یا ئەبێ بە تەوافق ئیشەکە بکەن یا ئەوەیە کە ئەو ئەڵێ من قبوڵم نییە بە معارەزە ئەویش قبوڵی نییە بێ بە معارەزە بۆیە بێت تەوافق بکەن یان لە ناوچەیەکی وەکو ڕۆژهەڵاتی ناوەند کە جەنابەت زۆر باشە زانی چۆنە ئەبێ بەشار ئەوە منطقی عشیرەتگەریە کاکە ئەوە منطقی عشیرەتگەریە منطقی سیاسی نییە چونکە سیاست دائیمە
چییە سیاست سازشیشی تایە و دەسەڵگرتنی لە بازێشت تایە و داواکردنی زیاتری لە شتێکی کاتایە و ینی با بڵێن سنگ و سوچیە لە سیاستە باشە ئەمەی کە زەریبەکە یا چیەیە ئەمەی زەریبەکەی میلەتە میلەت لە شەڕی ناوخوا زەرمەنگ بووە دەسەڵاتداران و سیاستمەدارانی کورد هەمووی دەوڵەمەند بوون لەسایی ئەو دۆخە مامۆستا فواد خەریکە بەرنامەکەمان بەرەو کۆتایی دێ ئەمێ ڕای جەنابەت بزانم لە ئایندەی عێراق چی لێ بەسەر دێ وڵای بەڕێی من ئایندەی عێراق ڕووناکاییتیان نییە بەڕێی من ئایندەی عێراق بەرە شەڕی ناوخۆ و شەڕی هەلێچ نەک لە خواریش و لە ناوەڕاستی عێراقش چونکە ئەو هێزانەی کە ئێستا بەعزێکی مەخفیە و بەعزێکی مەکشوفە یعنی بە دەرەوەیە ئەوانە دیارە جۆرە تەوافقیەکیژی ئەوەیەک لە بینیانانەیە شەڕی مەساڵح زۆرە و هێزی دەرێکیش دەوری هەیە لە خۆشکردنیەوە مامۆستا فواد یاخوا هەر تەمە درێژبی زۆر سپاس دەکەم کە ئەو کاتە بە نرخەی خۆت دا بە ئێمە لەم ماوەیەشا کتێبەکەت بڵاوە بێتەوەی تر بە دەستمانەگا و عادیشت پێداوم بە ئیمزای خۆت کتێبەکەم بۆ بێنی وەڵا قەرار وایە لە هەتاوەکو نەورۆز اینجا ناوی کتێبەکەت چییە و ڕۆژەکەی کە بڵاو بێتەوە کێ وڵایی تا ئێستا ڕۆژەکەیم دیاری نەکردو ناوی کتێبەکەم مێژوویەکی تر مێژوویەکی تر یعنی ئەو مێژوانە نییە کە مێژوێکی تر یادەوەری خۆتی زۆرتایە ها وڵی چکە شێوەی کتێبەکەم ینی دانەنیشتوم بە شێوەی جێڕانەوە سرد شتەکان بژێڕمەوە بە شێوەی دیالۆگە ینی قسەیە گفتوگۆیە لەسەر هەرچی پرسیارم لێکرابێ بە ڕاشکاوی و بە ئەمانەتەوە زۆریش بە ڕازگۆی جواب ماوەتەوە ئومێدیژەکەم خوێنەرەکان لێ ڕازی بن و ئومێدیژەکەم هەرچی ناتەواوی هەیە بۆم ڕاستکەنەوە زۆر سپاس زۆر سپاس مادوم ماکەری مامۆستاژیان زۆر سپاسی وەژەکەین بینەرانی بەڕێز و خۆشەویستی کوردستان 24 هەتا بەرنامەیەکی تری نایابەکان و هەتا نایابێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ و کاتەش خۆش زۆر سپاس زۆر سپاس